با ئەو مشریکانە چاک بزانن کە ژیانی دنیایان کۆتایی پێدێ، با چاک بزانن کە بە دنیا مەغروور بوونە ڕۆژێک دێ ئەم دنیا کۆتایی پێدێ. ئەو ئاماژەیەکە پەیامێکە بۆ ئێمەش کە ڕاستی بە دنیاوە زۆر سەرقاڵ نەبین، بە ئەندازەی مانەوەمان بۆ دنیا کردەوەی یعنی دنیا پەیدا بکەین، بە ئەندازەی مانەوەشمان بۆ قیامەت کردەوە بۆ قیامەت بکەین. ئەو قسە زۆر گرینگە. چەندە لە دنیا دەمێنیەوە ئەوەندە ئیشی بۆ بکات، چەندەش لە قیامەت دەمێنیەوە ئەوەندە هەوڵی بۆ بدە. لە قیامەت چەند دەمێنیەوە؟ لە قیامەت مردنی تێدا نییە، بەردەوام دەمێنیەوە، کەواتە ئینسان هەوڵ بۆ قیامەتی بدە. ئەو دنیا هەر چەند ڕازاوە بێ، هەر چەند جوان بێ، ڕۆژێک دێ کۆتایی پێدێ. وی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕۆژێکیان لەسەر حەسیرێک خەوی لێکەوتە بوو کە هەستا عەبدوڵای کوڕی مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لێ ببینی شوێنەواری ئەو حەسیرە لەسەر لاشەی مبارەکی پێغەمبەری خوادا عەلەیهی سەڵات وسەلام هەمووی دەرکەوتەوە. فەرمووی ئەی پێغەمبەری خوا خۆزگە دۆشەکێکی باشمان بۆ دانابای لەسەری خەوتبای. فەرمووی مالی و مالی دنیا، جا من و دنیا چمان هەیە؟ یعنی من لە دنیادا وەکو چیوە؟ ما أنا في الدنيا إلا كراكب استظل تحت شجرة ثم راح وتركها. نمونەی من بۆ دنیا وەکو نمونەی کەسێک وایە کە لەژێر سێبەری درەختێکدا ڕاکشاوە بۆی لەژێر سێبەرەکەی ئیسراحەت بکە، پاشان ثم راح وتركها، ئیسراحەتی خۆی دەکات و دەڕوات و جێی دەهێڵێ. دنیا هەر چەند ڕازاوە بێ ڕۆژێک دێ بەجێی دێڵم. بۆچی؟ بۆ چمە؟ ئەو بەڵگەیە لەسەرەوەی کە ئینسان هەوڵ بۆ قیامەتی بدە و هەوڵ بدە کە بزانێ کامان دەمێنێتەوە ئەویان باشترە هەوڵی بۆ بدە.